هەواڵان ئێمە کۆبوونێتەوە ئیمڕۆ تا من پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بە جەنابتان بگێنم هەم بە نەیارەکانمان بگێنم. پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر بەسیتە، بە دوو دەقە تەواوە بێ پەیامەکەمان. پەیامەکەمان ئەوەیە کە لە ئەم ئینتیخاباتە بە پشتیوانی خوای گەورە، بە پشتیوانی خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتە بۆگەنە، ئەم دەسەڵاتە گەندەڵە، ئەی ڕووخێنین! ببوورە من گوێچکەم زۆر باش نییە، گوێم لێ نەبوو، ئەڵێم ئەی ڕووخێنین! هەواڵان زۆر دەمێکە لێرە وەستاون، ئەمەوێ قسەتان بۆ بکەم زۆر ئیمڕۆ. تۆزێ باسی یەکێتیەکەم، تۆزێ باسی کوردستانەکەم، تۆزێ باسی خیانەت و خەڵک فرۆشتنەکەم. پەیامێکی تایبەتیشم هەیە بۆ ئەوانەی کە یەکێتی نین و نازانن دەنگ بۆ کێ بدەن. یەکێتیەکان، خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتانام. یەک بە یەک سپاستانەکەم بە ئەو متمانەیەی کە داوتانە بەم یەکێتیە بە سەرۆکەکەتان. هەواڵان حەزەکەم تۆزێ قسەدان بۆ بکەم. هەواڵان ئینتیخاباتە، ئینتیخاباتە، مەجالم بن. با تۆزێک باسی یەکێتی بکەین. ئەم یەکێتی نیشتیمانەی کوردستان یەکێتیەکەی ئێوە، یەکێتیەکەی هەموو کوردێک کە دڵسۆز بێت و خاکفرۆش نەبێت. هەواڵان هەزەکەم بە تۆزێک قسەی ناخۆشەوە دەست پێ بکەم. کاک ڕەفعەت ئەگەرەوە بۆ قسەی ناخۆش بێ بۆ قسەی خۆش چیەکەن؟ ئەرێک با بە کورسیەک بۆ ئەو دادەیە بێنن، فەقیرە گوناحە. لێی هەواڵان تکاتان لێ یەکەم. هەواڵان چەند ساڵێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین کێشەی هەبووە بە ڕاستگۆ بین لەگەڵ یەک. جەنابی مام جەلال نەخۆش کەوت، خوا عەفووی کە ئەمری خوای کرد. جەنابی کاکۆسرەت نەخۆش کەوت، هێرۆخان نەخۆش کەوت، حزبەکەمان دەتەکەتول بوو، هەموو لە ناو یەکتریە شەڕی یەکتریمانە کرد. بەڵام خۆشبەختانە بە پشتیوانی خوای گەورە، بە پشتیوانی جەنابتان قەت یەکێتی نیشتیمانی کوردستان بەقەڕ ئیمڕۆ بەقووەت نەبووە، بەقەڕ ئیمڕۆ یەکدەنگ نەبووە، بەقەڕ ئیمڕۆ بەتوانە نەبووە. کاکە ئێمە نەخۆش بووین، ڤایرۆسێکمان هەبوو، ڤایرۆسی تەکەتل و ڤایرۆسی شەڕ لە ناو یەکردن و ڤایرۆسی موشکیلە لە ناو خزم و کەس و کار و هەزار و یەک موشکیلەمان هەبوو. خۆشبەختانە ئێمە چاک بووینەوە. بەداخەوە ئێستا نەیارەکەتان تووشی ڤایرۆسەکەی ئێمە بووە. لەناو خۆیانە ناکۆکن، لەناو خۆیانە بێبەرنامەن، زەعیف بوونە لە بەغا، زەعیف بوونە لە وڵاتە نێودەوڵەتیەکان، شەڕی ئامۆزایان هەیە. من ئەزانم ئەو شەڕە چۆن هەلەکرێت. ئەوانەوەیان نییە، ئەوان یەکتریە خۆن، ئێمە یەکین،
ئێمە بە قووەتین، ئێمە بەهێزین. هەڤاڵان هەموو جارێک ئینتیخابات هەیە لە کوردستان، هەموو جارێک ئینتیخابات هەیە لە کوردستان، هەڤاڵان هەموو چەند ساڵێک ئینتیخابات هەیە لە کوردستان، هەموو جارێک ئێمە خۆمان حەزرەکەین بۆ ئەو ئینتیخاباتە، هەموو جارێک یەکێکە دۆزینەوە ئەیخەینە سەر تەلەڤیزیۆن خوا قووەتی بە ئەڵێ ئەیبەینەوە. وەڵام نەمان بردەوە، هیچمان نەبردەوە. بۆ؟ با پێتان بڵێم لەبەر کێشەکانی ناو خۆمان و لەبەر ئەو قانونە کە بەخێرێ قانونی ئینتیخابات بوو کە هەموو شتێک بوو بەس قانون نەبوو، کراسێک بوو بۆ حزبێک نەخێر، کراسێک بوو کە بۆ بنەماڵەیەک دروا بووە، بەڵام ئێمە ئەو کراسەمان دڕاند. هەڤاڵان 3 ساڵ پێش ئێستا گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا لە یەکێتی، دانیشتین بە یەکەوە لەگەڵ مەکتەبی سیاسی زانیمان ئینتیخابات بەڕێوەیە. ئەمە سڕی ناو حزبەکەیە پێتان ئەڵێم. وتمان ئەم ئینتیخاباتە زۆر گرنگە بۆ کوردستان، زۆر گرنگە بۆ میلەتەکەمان، بەڵام ئەمە قانون نییە. پێشنیار کرا بچین بۆ بەغداد بۆ مەحکەمە، نەمانویست ئێمە ئەوە بکەین، هەڵماندا ڕێکەوین. 16 جار منتان نرد لای جنابی کاک مەسعود بێ نەتیجە. دەیان جار ئەو مەکتەبە سیاسیە بە ڕێزەتان چوو بۆ هەولێر و هەولێر هات بۆ ئێرە و هەولێر نەهات، هەولێری خۆمانە، پارتی هات بۆ ئێرە. بەڵام نەگەیشتینە نەتیجە. ها پێمان وتن تکاتان لێ یەکەین، نیوەی ڕێگا با یەک بگرینەوە، نیوەی ڕێگا نایکەین، نایکەن، نایکەن. باشە ئەمەیانتان پێ ناخۆشە بێ، تکاتان لێ یەکەم زۆر زۆرن، تەماتە وشتم تێنەگرن. ها چیمان کرد؟ ئاخر جوابمان بۆ ناردن، وتمان باشە قانون ناگۆڕن، با ڕێکەوین، با تێبگەین لە یەکتری، پێمان بڵێن ئێوە چیتانەوێ دوای ئینتیخابات، بەرنامەتان چییە بۆ کوردستان، ئێمەش پێتان ئەڵێین. با دانیشین ڕێکەوین، ڕێنەکەوتن، ڕێنەکەوتن. وەیان زانی زۆر گەورن، وەیان زانی زۆر بەهێزن. ئەزانن چی جوابێکیان دایەوە؟ وتیان ڕێناکەوین لەگەڵ ئێوە لەم ئینتیخاباتە با بزانین حەجمی خۆمان چەندە. طبعاً خوا ئەو جوابەی بۆ من نارد، چونکەن پێتان ئەڵێم خۆتان لە من باشترە زانن یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر لەوان بەقووەترە، زۆر لەوان گەورەترە، زۆر لەوان دڵسۆزترە، زۆر لەوان کورد و کوردپەروەرترە. دەوەرە ئێستا بزانم خۆت تاقیکەرەوە، وتت بە وەزنی خۆمان بزانین، وەرە با ئێستا وەزنی خۆمان بزانین. کەی بینیوتانە، کەی بینیوتانە ئەو حزبە، ئەو حزمە وا لە ئینتیخابات ڕابکە؟ کەی بینیوتانە ئێستەش بۆ بیانۆ ئەگەڕێ ئینتیخابات تێکدا؟ کەی وا بووە؟ کەی وا بووە؟ قەت وا نەبووە، قەت وا نەبووە. هەڤاڵام بەڵام ئیمڕۆ وایە هەموو جارێک کە ئینتیخابات بوو قانونەکە ئەوەنە سەقەت بوو، ئەوان ڕایانە کرد بۆ ئینتیخابات، ئێمەش وەکو تەلەبەی تەمەڵ ئەوە بە هێواشیە ڕۆیشتین. بەعزە جاری شەبان وت عیبەیدەوە. ڕێ نەکەوتن لەگەڵمان،
مەجبوریان کردین بچین بۆ بەغداد ئەوەڵین جار بوو بەر یەکتری بکەوین ببوورە لە ناو مەحکەمە بەخوای گەورە ئێمە براوە بووین ئەو کراسەمان دڕاند ئێستا قانونێکمان هەیە کە قانونە کە مەجالی هەیە کە گۆڕانکاریەکی ڕاستەقینە بکەین لە وڵاتە ئەو ڕۆژە دوای هەموو هەوڵێکە دامان کۆبوونەوەیەکی تری مەکتەبی سیاسیمان کرد و ئەوێ ئێمە بڕیارماندا ئەو حزبەتان تەسلیم کەین کە خۆتان داواتان کردووە لە ئێمە ئەو حزبە کە ڕێبازی مام جەلالە پارێزێ ئەو حزبە کە هەوڵەدات بەرنامەی جەنابی مام جەلال جێبەجێ بکات ئەو حزبەی باوەڕی بەخۆیەتی کە بە قووەتە کە بە یەک ڕەنگە کە هیچ حزبێکی تر ناتوانێت دەستی تێبخات و بە هیچ سەرکردەیەکی تر ناڵێین ئەزبەری وامەڵێن بڵێن مامە سپاس چیمان کرد لەو ڕۆژەوە چەند جارێک بەر یەکتری کەوتین لەگەڵ نەیارەکانمان یەک نەیاریشتان هەیە یەکێتی یەک حزب هەیە کە شتێکی پێکرێ بەرامبەر ئێوە ئەم حزبانەی تر کە بە خۆیان ئەڵێن حزب ئەی بە ئێوە مقاڕەی خۆتان لەگەڵ ئەمانە بکەن ئەی بە نازانم کاک شامسار و ئەم شتانە ئەمانە هەرکێن ئەزانم خۆتانەوە ئەزان بەس خۆم پێ نەگیرا بۆیە ئەمریش دوو قسەی تۆن بکەم زاب خودێ هیچیان پێ ناکرێ ئەو حزبانە یارێمەینیان پارتری دموکراتی کوردستانە وتم ئەو حزبانە هیچیان پێ ناکرێ هەر ئێمەین و پارتی دموکراتی کوردستان کە لە بیرتان نەچێ ئەمڕۆ تووشی ڤایرۆسەکەی ئێمە بووە و ڤایرۆسە زۆر ناخۆشە ئەرێ ئاوێک نییە بیدەن بەمانە ئیجازە بە ئیجازە خۆم بە حاڵەزانم دوو کەلیمە بڵێم لەسەری مەڕۆت لە بیر مەچێتەوە شتەکان هەباڵانی عەزیز پەیامەکەم جددیە ها ئەزانم دڵتان زۆر خۆشە ئەزانم ئاگرتان تێبەر بووە لە ناو دڵتان ئەو ئاگرە با بکوڵێ بیکەنە بورهانێک وای لێ بکەن وەکو مۆتۆری راپتۆر ئەوها خێرا کە گەیشتنە سندوقی ئینتیخابات وەکو بورهان بتەقێنەوە وەکو ڕەشەبای سلەیمانی پاکی کەنەوە لێرە مەجالێکم بن پەیامێکم هەیە بۆ گەنجانی سلەیمانی بۆ ژنانی سلەیمانی بۆ گەنجانی کوردستان بۆ ژنانی کوردستان بۆ ئەو هەموو خەڵکە کە ئەوەنە بێزار بووە لە پرۆسەی سیاست کە هەر بێزی نایە دەنگ بدات هەر 4 ساڵ جارێک تکاتان لێ یەکەم خەڵکی کوردستان ئێوە زۆر زیرەکن هەموو شتێک ئەزانن بەس کەس نەبووە بە سەراحەت پێتان بڵێ ئێمەش ئەو شتانە ئەزانین و ڕێکیە خەینەوە یەک مەجالم بن با تۆزی قسە لەگەڵ ئێوەش بکەم نە هەر یەکێتیەکە
لەم 19 ساڵە 17 ساڵ و نیو 17 ساڵ و نیو سەرۆک وەزیران لای حزبێکی ترە، هەموو وەزارەتە ئەساسیەکان لە لای حزبێکی ترە. یەک پرسیار لە خۆتان بکەن، تگۆڕی شەهیدان خەڵکی کوردستان، یەک پرسیار لە خۆتان بکەن، ئەم وەزعەتان بەدڵە؟ ئەمە کوردستانەکەیە کە ئەو هەموو خوێنەمان بۆ ڕشت، ئەمە خزمەت گوزاریە، ئەو هەموو گەنجەمان هەیە، خوێندەوار، جوان، زیرەک، بەتوانە، ئیهمالەکرێ، فرێدرێنە سەر جادە. لەو 17 ساڵ و نیوە 750,000 گەنجی جوانی ئەم وڵاتە لەم بەهەشتە ڕای کردووە. ئەوە جەریمەیە، داوەشێن بۆ ئەو حکومڕانیە. ئەم وڵاتە بەهەشتە، بەخوای گەورە بە جوانی بیبین بەڕێوە. ئەم وڵاتە بەهەشتە، نەوتمان هەیە، غازمان هەیە، ئاومان هەیە، میلەتێکی دڵسۆزی ئازا بەتوانە خوێندەوارمان هەیە. چیمانەوێ لەوە زیاتر؟ چیمانەوێ لەوە زیاتر؟ ئەزانم زۆر لە حزبەکان دێنستە وەعدتان پێدەن، ئەڵێن واکەین و بە 4 ساڵ کوردستانەکەینە بەهەشت و واکەین و نازانم چی و ئەوانەی تر ئەوەش ناکەن، هەر فشەتان بۆکەن. فشە دەبەخوای گەورە و مێهرەبان، من لێرە نیم درۆ لەگەڵ ئێوە بکەم، ئیشەکە قورسە. نیو سەعات مەوێ لێتان، نیو سەعات. ئەوانەی کە دەنگیان نەداوە، ئەوانەی کە بێتاقەتن، نیو سەعاتم بەنێ، ئەو نیو سەعاتە بڕۆن دەنگ بدەن، دەنگ بدەن بەو حزبەی کە ئەڵێ شتێکە کەم ئەی کات، دەنگێک بدەن بە ئەو حزبە کە ئەمڕۆ دەنگی لە بەغا هی ئەو ئەخوا، دەنگ بدەن بۆ ئەو حزبە کە ئەتوانێ معاش و موچەتان بۆ دابینکە کە کردوویەتی، دەنگ بدەن بە ئەو حزبە کە چەندین ساڵە وەکو پێویست نەبووە بۆ ئێوە، بەڵام ئەم جارە هەمووتان ئەزانن هەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێ ئەم وەزعە ڕێک هاتەوە. نیو سەعاتمان بەرێ بەرامبەر 4 ساڵ، بزانە یەکێتی چیتان بۆکە، بزانە یەکێتی چۆن ڕاستگۆیە لەگەڵتان. ئەو ڕۆژە من سەیری تەلەڤیزیۆنم کرد، زۆر کەم سەیری تەلەڤیزیۆنەکەم، ئەلێرە ڕاستەوخۆ لەگەڵ پارتی قسەکەم. باسی شتی زۆر سەیریان کرد لە تەلەڤیزیۆن، برادران، باسی یەکریزیان کرد. یەکریزی؟ کام یەکریزی؟ تۆ جاری یەکریزی لەناو حزب و ماڵی خۆت جێبەجێ بکە، ئەنجا وەرە بە ئێمە بڵێ یەکریزی. قەت وا بەتەنیا نەبوونە، قەت وا بەتەنیا نەبوونە، چی یەکریزیەک؟ باسی دینمان بۆکەن، دین بۆ ئێمە، ئێمەین دەستەخەینە ناو مزگەوتەکان، ئێمەین مەلایەک بە کەیفی ئێمە قسە نەکات ئەینێرین بۆ ماڵەوە، ئێمەین زەخت لە ماکەین و لەواکەین و جیاوازیمان هەیە؟ نەخێر، ئێمەین ئەخلاقی ئەم میلەتە جوانە وا لێیەکەین. زۆر شتی ناشرین هەبوو لە سلەیمانی، هەموویمان ڕووخاند، هەموویمان ڕووخاند، کەچی لەوێ لە هەولێر بە ڕەسمی شاریان هەیە ئەو شتە بێ ئەخلاقیەی لێکرێت. شاری گەورە زل و زەبەلاح، ئەوە ئەخلاقی ئێمەیە، ئەوە دینی ئێمەیە. شەرم بکەن لە خۆتان، ئەگەر بولدۆزەرتان نییە من هەمە بۆتانە نێرم، بیڕووخێنن. لە جێتیەوەی وا بکەن ئێستا مەسوولەکانیان شەڕەکەن لەسەر ئەو پارەیە، ئەو پارە ناشرینە چڵکی دەستە،
یەک ریزی کوردمان بۆ باس دەکەن ئێوە یەک ریزی کوورد دەپارێزن ماشەڵڵا جوان پارەستوتانە زۆر یارمەتی ڕەفیقەکانمانە دەن لە سووریا ماشەڵڵاتان لێبێ باسی هێزی پێشمەرگە بۆ منەکەن بۆ من هێزی پێشمەرگە ئێمەی جیاوازیە بینین لەناو لە هێزەکانە ئێمەی ماعش بۆ ئەمە بڕین و بۆ ئەو نابڕین کاکە ئەوەی کە نیانە مناقەشەیە لەگەڵ ئێمەی بکەن ئەوەی کە پێیان نییە سیاسەتە ئەوەی کە پێیان ناکرێت برانەوە یان انتخاباتە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی کوردستان کێ نەسەحەتی ئێوە ئەکات لەسەر یەک ڕووزی کورد و کوردستان ئەو خاکە پیرۆزە هەڤاڵان ئەو خاکە پیرۆزە کە ئەو هەموو خوێنەمان پێڕشت ئەو هەموو خوێنەمان ڕشت ئەنفال کراین کیمیاوی کراین ئەو هەموو کەمەندامەمان هەیە ئەو هەموو زنجانە سیاسیەمان هەبوو ئەو هەموو قەبرانەیان هەڵکەندووە پڕ لە مناڵەکانی ئێمە ئەمانە باسی کوردایەتیتان بۆکەن کە ئەمڕۆ کە ئێمە لێرە دانیشتووین مەتر بە مەتر و کیلۆمەتر بە کیلۆمەتر ئەم خاکە پیرۆزە کە ئەو هەمان پێڕشت ئەو هەمان ڕشت بۆی ڕۆژ بە ڕۆژ تەسلیمی وڵاتێکی تری نێو دەوڵەتیەکەن کە هەر باوەڕی بە کوردایەتی نییە جا ڕاوەستە بە شتێکی ترتان پێ بڵێم چی زۆر ناخۆشە وا نەزانن پارتی بێشەهیدەها وا نەزانن وەڵڵا پارتی شەهیدی خۆی هەیە وەڵڵا پارتی قارەمانیشی هەبوو ئەم خوێنیان ڕشت بۆ ئەم وڵاتە کەمەندامیان هەیە وەکو ئێمە ئەو هەموو بارزانیە ئەنفال کران بۆ ئەم خاکە ئەرێ کاکە شەرم ناکەن لە خۆتان ڕۆژ بە ڕۆژ ئەو خاکە تسلیمی ئەو وڵاتەکەن زۆر بەسیتە ها زۆرم وت ببوورە بوو بە شەو هەباڵا زۆر بەسیتە ئەگەر ڕازین ڕۆژ بە ڕۆژ خاکی ئێمە تەسلیمی ئەم وڵات و ئەو وڵاتە بکرێت ئەگەر ڕازین درۆنی سی وڵات بەسەرمانە بفرێت ڕۆژ بە ڕۆژ خەڵکی جوانی ئێمە شەهید بکرێت ئەگەر ڕازین کە ئەم حکوومەتە ببێ بە بانقێک بۆ بنەماڵەیەک ئەگەر ئێوە ڕازین کە ڕۆژ بە ڕۆژ نیوەی کوردستان بۆ لای سیستمێکی پۆلیسی ئەڕوا ئەگەر ئێوە ڕازین کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە لە بەغداد زەعیفتر بین ئەگەر ئێوە ڕازین کە ڕۆژ بە ڕۆژ مەحکەمەی ئێمە لە عەدالەت دوور کەوێتەوە ئەگەر ئێوە ڕازین کە لە ناو وڵاتە نیو دەوڵەتیەکانە ئێمە خەریکە باوەڕیان بە ئێمە نابێت و بچووکە بینەوە ئەگەر باوەڕتان بەم شتە ناشرینانەیە بڕۆن دەنگ بدەن بە جەنابی مدیری عام ئەگەر تاقەتتان چووە لە ئەم حکومڕانیە کە ئەتانەوێ کوردستان وەکو ئەوسا ببریسکێتەوە وەکو جوانترین ئەستێرە لە ئاسمان زاب خودێ ئەبێ دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بن چونکە هەرێمە ئەتوانین بیگۆڕین هەرێمە ئەتوانین بڵین پارتی دموکراتی کوردستان خاکفرۆش لۆمارێ زۆر سپاسان دەکەم قسەم زۆر ماوە بەس هەڵیەگرم بۆ شوێرەکانی تر دووبارە یەکەمەوە خەڵکی کوردستان زۆر زیرەکە سوورەزانن ئەمە کوردستانەکە نییە کە ئەمانەوێ دەبڕۆن دەنگ بدەن تاقیمان کەرەوە وەڵڵا ئەوەی کاتانەوێ ئەیکەین هەماڵان ئاخر جار بینێرن لۆمارێ
زاب خوده بینێرن لۆمە